لە مروارەکانی غوربەتەوە سڵاو میوانی ئەم جارەی بەرنامەکەم هونەرمەندێکی دیاری کووردە لە باشوور لە ڕاستیدا نەمتوانی هیچ پێشەکیەکی بۆ بنووسم چونکە وام هەست کرد درێغی لە گەورەی و درەوشاوی هونەرمەندەکەم. هونەردۆسانی عزیز، ناکرێ لاپەڕەکانی هونەری کوردی هەڵدەینەوە و چاومان بەکار و چالاکی و ناوی سەلاح ڕەوف نەکەوێ. چەندینەوەی پەروەردە کردووە و ئێستاش بۆتە سمبولی هونەر لە غوربەت. لەگەڵمانە بن لە گفتوگۆیەکی هونەریدا لەگەڵ بەڕێزیاندا. مامۆستایان بەخێر بێ. سپاسانە گەورەتان کردین. سپاس دووبارە و سێبارە بەخێر بێ سەر و سەر چاو. سپاس سەربژین. من نامەوێت مێژووی سەلاح ڕەوف هەڵدەمەوە لەبەرەوەی ماشەڵڵا مێژوویەکی پڕ و هەگبەیەکی زۆر دەگمەنت هەیە. ئەوەشی نەزانێ مامۆستا سەلاح ڕەوف هەیە ئەتوانێت گوگڵێک بکات هەموو کار و چالاکیەکانی تێدایە. ماشەڵڵا ئەرشیفەیەکی خۆشت باش هەڵگرتووە. پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەم. زۆربەی کات هونەرمەندەکان لە جیهاندا و لە کوردیشا بێگومان و لە زۆر لە میلەتانی تریش زۆربەی کات کە کارێکیان کردووە پەیامێکیان هەبووە بە تایبەتی بۆ دەسەڵات. ئایا مامۆستا سەلاح ڕەوف هیچ کارێکی لەو کارانە کردووە یاخود هیچ لە ئاوازەکانت ئەوە بۆ پەیامێکی وا بگەیەنێ؟ وڵا من ئەو کارانەی کە کردوومە ئەوەی کە بەڕۆیا و بەبینینی خۆم هیچی خاڵی نەبوون لەو بابەتی کە بەڕێزت باست کردووە. هەر لە سەرەتای بەتایبەتی لە ئاوازدانانە چونکە من ژیانی من چەند مەرحەلەیەکە هەوڵی کەمانژەنین و دوای ئاوازدانان و ئەنجا مۆسیقی تیۆری نووسین و ئەوانە لە هەر شتێکە بابەتێکی وام ئەنجام گەیانوە. وەرن لە سەرەتای ئەوەی کە من تەلحینم کردووە هەموو ئاوازەکانی من لێک بەرەوە هەرێکی ئاوا ئاماژەیەکی تایە چ بۆ دەسەڵات چ بۆ خەڵکیش. بە تایبەتی لە هۆنراوەکانی مامۆستای مەزنی گەورە شێرکۆبێکەس و حەسیب قەراقیش بە ئەویشمان لەبێ نەچی وەلەو ئەو شتانەی کە ڕۆحی شاد شێرکۆبێکەس هەمووی ناحەی سیاسەکەی زۆر بەقوت بوو. لە مناڵینا ئەتوانین زۆر بە ئاشکرا ئەوەی کە من ئەزێتیشم خوارد بەدەستیەوە وتیان تۆ سەر بە منەظەمەین یا ئینتیفازەکەی هەڵا بجێیت کە من گیرام لەسەر ئەوە وەلەو ڕۆژێکی بێچوو دوایی خۆیان بۆیان دەرکەوت من دووسێ کەس یارمەتیان نام دادا ئەحلام مەنسوور زۆر دەوری هەبوو لەوەی کە من ئەزێتی گەورە نەخۆم چونکە کە تەجیل کرا ئەوان تەلەڤیزیۆنێکیان دروست کردبوو بە دۆستێکی ئەو کە بەرەڕووی بە ئێرانە کرایەوە ڕۆژانە و کۆراڵی سێ چوار جار پیشانەیە ئەمەش کە تەرجەمە کرابوو دۆستێک تەرجەمەکەی کردبوو بەیانیەکیان کردبوو بە بەیانی یەک ئەمە کە وا دژی حکومەتە. بەڵام مامۆستایان ببەخشە کە ئەوەنەی من ئاگدارم و ئەوەنەی لەبەرەوەی منیش خوێندکاری بەڕێستان بووم کە بە تایبەتی هۆنراوەکانی شێرکۆبێکەسی مەزنت بەکارهێنا باشە دەستکاری بۆت هەبوو هەنێ جار لە دێڕەیە یاخود لە وشەیەک دەستکاری بکە پێم وابێ لەسەر سێدارەدانی مناڵەکانی ئانا بالضبط ئەڵێ لەو ڕۆژەدا بەفر بوو چیا بوو قەڵەم بوو شعرەکەم خوێنە شعرەکە زۆر جوانە. ئەیلەوە من لەگەڵ دۆست مامۆسایەکی هاوڕێم لە مەعاد ئێمەیان برد بۆ ڕەمیکردنی ئەو سێ چوار کەس ئەو سێ چوار مناڵە لەوێ ئەوە بوو ئێمە حادسێکی زۆر خراپاتە بەرچاومان کەم ئێمە ئەومان هین کرد من ئەو شعرەم کرد بە ئاواز و دوایی ئەم ئازاخانەقینی وتی سێرم کرد من خۆمیەکێکم لەو کەسانەی کە براوم ئەو حادیسەیە ببین کە ئێمە عەزمان کرد مەجموعەیە لێپرسراوی حیزبیش لە قاعەکە هەبوون چونکەەوە یادی یەکێتیش بوو کە هینمان کرد نەگیاتی یەکێتی ئەستا بەویرە بەو یادە یەکێ لە مەسوولەکان هەواڵ مەلا بەختیار وتی جوانترین ئیش کە کرابێت تا ئیسا من گوێم لەبوێ ئەمەیە بەڵام من کاک شێرکۆوتی مامۆستا سەلاح ئەو شێعرە شێعری من نییە من سوعبەتێکم لەگەڵ کرد وتم من دەستکاری شاعری پیرەمێردم کردووە قسەی نەکردووە جوابیان نایە وتیان زۆر جوانی کردو چونکە من چیم لێ کردم
لەو ڕۆژەدا بەفر بوو قەڵەم بوو چیا بوو ژێی کەمانچەکەشم ینی منیش ئەمە هەمە یەکێک لە ئیشەکان نییە تۆ وەرە ژاڵە ئەوە هەمووی ئیشارەتە بە خەڵقەڵێ ئەبێ قووەتت هەبێ لەگەڵ ڕۆشن میدیا ئەنجام توانی دەسەڵات یا ئەنجام توانی ڕژێ یا کێوەستایە ئەمە بە تایبەتی حەسیب قەراقی کە بۆی نووسم ڕۆحی شاد بێ بۆ شەڕی بینی پارتی یەکێتی بوو ئەڵێ کێوەستایە کێ بازنی ئاڵتۆنی لەدەستایە تێگەی ئەمە مەخسەی لەوەیە کێ بە تاواتی خزمەتی نەتەوە کارکە ئەو وەختە منیژە من مەخزمەکانی ئەو من شتێکم هەڵ نەبژاردووە فکرێکی لە پشتەوە نەبوو حتا گۆلانی عاتفیەکانیشم کە هەڵم بژاردووە هەمووی قاڵبی سیاسی لە پشتی شێوێت ئێستا هەز ناکەن نەک ئاواز و کاری بەڕێستان من هەر بە گشتی باسەکەم زۆربەی کارەکانەکرێ ئەو پەیامە ناگەێنێ یاخود پەیامێکی ئەو توی نییە بیگەێنێ بە گوێگر و ببینەر ئایا بەڕێستان هەمان ئەو ڕای منتان هەیە کە جیاوازی هەیە لەگەڵ جارانە؟ ڕای من ئەوەیە ئەو جۆرە کەلتورەی ئیستا ئەو جۆرە بڵاوکردنەوەی هونەرە ئەویش بەشێکە لە کەلتوری ئێمە لەم زڕوفا کەسەکانی کە خاوەنی بیرکردنەوەن یا خاوەنی ئەوەن کە هونەرێکی منطقیان پێەیە هونەرێکی ئەویان پێیەکە لە نەمەتی میلەتەکەەوە ئەسڵەکەیەوە لە سیاسەتی میلەتەکەەوە لە مێژوی میلەتەکەەوە ئەدوێ ئەمە بەشێکە بەڵام ئەمەی ئیستاش لە حەفەلات و لەوانە ئەمەش هەر بەشێکە لە هەموو میلەتێکە ئەمە هەیە بەڵام من داخەکەم بۆ ئەوەیە ئیسا ئەمەیان متەتەورترە ئەمەیان فراوانتر بووە کە ئەمە تەنها بەشێکی بچووک پیشانی خەڵقەیە کە ئەمە میلەتی کوردە ئەبوایە ئێمە ئەو سەردەمەی کە لە سەرەتای تیپی مەسیحای سلێمانیەوە هەتاکو و دوای نەوەتەکانیش هەموو شتەکانیمان کردووە کۆنسرتی باشمان کردووە هەڵپەڕکێشی کراوە لەگەری کۆڕاڵی باشمان کردووە ئیشی دیمچە ئۆپەرالیشمان کردووە لەگەری ئەمانە هەمووی مێژووی میلەتەکەیە بەڵام مێژووی هونەری مۆسیقا یەک بەش نییە زۆر بەشە مۆسیقای درامی بەشێکە مۆسیقای ئەزف وەکو ئۆرکسترا بەشێکە گۆرانی بە کۆمەڵ بەشێکە گۆرانی تەنها بەشێکە بەڵام ئیسا گۆرانیە تەنهاکانی کە تەنها بۆ بەزمی شەوچەرەوە ئەوانە تۆزێتە تەوری کردووە ڕای من ئەوانش هەرە بێ هەبێت بەڵام نابێ ئەوانی کەژ وەکو کەیسا و سکوتیان لێ کردووە ئیتر نازان بێدەسەڵاتی خۆیانە بێتوانایی خۆیانە یا شتێک هەیە کە وای لەوان کردو بوەستن لە ئیشکردن نامامسەیان ببەخشە من بەڕای من ئەوەنەی خوێند بێتمەوە لەسەر ڕاگەیاندن واتە دەسەڵاتی چوار دەسەڵاتی چوار لە هەموو مەملەکەتێکە ئەڵێن کە دەساڵ مەسەلەن ئەمە شارێکە وڵاتێکە چێتە سەر وڵاتێکی تر شەڕەکە یەکەم جار ڕاگەیاندنەکەی بگرێ بڵێ هەر هاوارکە بەم کەبەرەیەک بڵێ ئێمە بردمانەوە و وڵات لە دەستی ئێمایە هەموو دوژمنەکان چەکدانێن باوەڕ بە ڕاگەیاندنەکەن ئێستا لەگەڵ ڕێزمە ڕاگەیاندنەکان ئەرکی سەرشانی ڕاگەیاندنەکان ئەوەیە ئەبێت کارە جوانەکان پەخشکەن بچێتە سەر تەلەڤیزیۆن بە بیسراو ببینراوە بە هەموو ڕاگەیاندن مەبەستم لە میدیای گشتی هەموویەتی سیرەکەی کارەکان ئێستا هەروای لاتوە تەنها ئەو تۆزەی بەڕێز کە باست کرد بەڵێ هەموو تاکە گۆرانیەکان یاخود دانیشتەکانی ئاساییە بڵێ ئەوە هونەری ملیە ئێمە نکوڵی لەوە ناکەین ناژڵین بانە بێ لەبەروی هەموو هونەرەکان هەر هونەرە بەپێی مێژەری خۆی بەپێی ڕێژەی خۆی فانی هەیە بڵێن گوێگری هەیە و پێویستیشە هەبێ ناتوانین ئێمە هەموومان بڵێن نەخێر ئەبێ مۆسیقای کوردی هەرەبێ قاڵبی سەمفۆنی بێ ئەبێ مۆسیقای کوردی هەرەبێ وابێ هەرەبێ نەخێر نابێ هەرەبێ وابێ لەبەروی ئێمە هەموو هونەرەکانمان هەیە دەوڵەمەنین
کللتورێکی جوانی هوەری کوردیمان هەیە بە هەموویەوە بەڵام ناکرێت تەرکیزی خاص لە ڕاگەاندنا بخرێتە سەر هوەری ملی بە تایبەتی ئەمە کێشەی ئێستا من وا هەستەکەم وا ئەیگەڕێنمەوە بۆ ئەوەی کە هونەرمەندەکان کە زۆرینیان بێدەنگن ڕاگەاندن خۆی ناگەێنێتە هونەرمەندە بە تواناکانی کە لە سەردەمێکا بوونانی کە اون کارە جوانیانە کرد ڕاگەاندن ئەو تەرکیزە زۆرە ناداتە سەر ئەو کارانە بەرەوە خەڵکیش ئەوەی لەم ڕۆژەیە ئەڵێ ئەوەی لەبەر چاوانە لەبەر دڵانە ئەوەی لەم ڕۆژەیە زۆرتر لە تەلەڤیزیۆنا دەرکەوێ خەڵکەڵێ ئەوە پاڵەوانی مەیدانە ڕاگەاندن تۆ چ ناوێکی هێنی هی میلەتەکەی خۆتە یا هی دوژمنتە ئەمە بەلایەک بەڵام ئەگەر ئێمە بین باسی سیاسەتی هونەر بکەین ئەمە زۆر گرنگە کە هەموو ڕۆشنبیرە هونەرمەندەکان هەست بکەن کە وەستانی ئەوان شتێکی خراپە بۆ میلەتەکەمان بۆ مێژووی میلەتەکەمان من و تۆ ئەگەر بین بە شۆڕشی چیکەکانە بڕۆین ئەو وەختەی کە داگیر کرا لەلایەنی لێرەکانەوە 5 فەنان و ئەدیب بوونە ئەوەی کە شۆڕشی داهالی سیاژێر زەمین دروست ببێ بەم 5 فەنانە توانیان ئەو شۆڕشە گەورەیە بەرپا بکەن کەواتە شۆڕش بەبێ هونەرمەند بەبێ ڕۆشنبیر ناکرێت گۆڕانکاری بەبێ ئەمانە ناکرێت هونەرمەندیش کە سلفی نییە سلفی پێلێبەی ئەبێ خۆی لە ناخی خۆیان ڕۆشنبیر بێ لە ناخی خۆیان خزمەتی هونەرەکەی خۆی لە خزمەتی میلەتەکەی بکە لە ڕێی هونەرەکەیەوە کە من و تۆ باسی شۆڕشی چیەکانەکەین خۆ ئەوان ژێردەستە بوون بەڵام هونەرەکە وای کرد گەورەترین شۆڕش دروست بوو 6 مانگێکی برد هیتلەرەکان ڕیان کرد هەمویان کوژران چونکە شەعب لەگەڵ گوێ لە من و تۆ ئەگرێ بەڵام کە شەعبیش بزانێ من و تۆ سکوت بین لە بێدەسەڵاتین بەرامبەر ئەو کەسەی کە حکوممانەکە ئەوش ئەوەی تر دابێت بەدام ڕاستەکەی چونکە من لەگەڵ هەنێ لە هاوڕێ هونەرمەندەکانە هەندێک جار ئاوا گفتوگۆ گۆڕینەوە ئەڵێ کار بۆ کێ بکەم بۆ نمونە ئەڵێ کار بۆ کێ بکەم کەس گوێم لێ ناگرێت بۆ کەس گوێم لێ ناگرێت من کاری خۆمەکەم من ئەمە ڕای خۆمە کاری خۆمەکەم وی گوێم لێگرێ مەرجنیە من هەرە بێ ڤیۆکەم زۆر بێ یعنی ها لە بەرەوەی بەناوبانگ و بەڵێ کارەکەم نەخێر جاری وایە کارێکی چەند باڕێکی بچکۆلە زۆرترە چێتە ناو خەڵکەوە گلۆی لە قاڵبێکی سەمفۆنیایی نازانم زۆر گەورە بێکەوە هەموو مەسرەفەتیا کرد بێ من زۆر لەگەڵتام ئەمە بەڵام بە ئێمەمان لەبیر نەچێت لە سەرەتای تیپی مۆسیقای سلێمانیەوە خۆ ئێمە حکومەت ئەومە تەرجیعی نەکردین هونەرمەندەکان خۆیان هەدەفیان ئەو بوو کە خزمەتی میلەتەکان لە ڕێی هونەرەکانەوە بکەین ئەگەر دەسەڵاتی حکومەتی بەعس کە گەورەترین دوژمنی میلەتی کورد بوو بە هەموو ئێمە حاولەیە کرد ئێمە بخاتە غەڵەتێکەوە بۆی تووشی مەشاکلمان بکات نە ئێمە هونەرەکەشمانە کرد هونەرەکەمان بە سەربەرزی بە خزمەتی نەتەوەکەی خۆمانمان پێکرد ئەمە کاری هونەرمەند ئاوایە تۆ حەقی بە ناڵم حەقی بە سڵتەوە نییە بەڵام ئێستا من لەگەڵ هونەرمەندی هاوڕێی خۆمان قسەکەم کە چڵێ وڵا بوو جەنیە باشە ئەی زمانی کامە بوجەش نەبوو ئێمە من لە باتوی پارە وەرگرمەتی بمسخات سلێمانی ماڵانەمەیە بەڵام حکومت کە ئەمان برد مادێکی پارێکی بۆ سەرفە کردین چونکە تۆ هونەرێکی باش تەقدیمە کرد هونەرێکی جوان تەقدیمە کرد لە ژێریشیا ئەو ڕوانگە و ئەو بیرکردنەوەی خۆت بەرامبەر نەتەوەکە لە هونەرەکەتا هەبوو ئەوە نەبوو تۆ دژی میلەتەکەت هونەر بکەی حکومەتیش بەدڵی بێت نە هونەرێکی جوانمان لە ڕوانگەی جوانی میلەتەکەەوە تەقدیمە کرد و تەلەڤیزیۆنەکان جوانیانەگەن مامۆستاگیان میوانی ترم هاتۆتە لەو جێگەی بەڕێستان هەر هونەرمەند بووە باسی ئەو سەردەمەی کرد بە ئەو بە تەحەدای ناوی برد باشە وتی ئێمە تەحەدای ڕژێممانە کرد من ئەو پرسیارم هەیە بۆ ئەو سەردەمە ئێوە کە مۆسیقا گۆرانیتانەوە ئەتان و تەحەدای ڕژێمەکەم ئەی ئێستا کە ئێمە مۆسیقا گۆرانەکەی مە تەحەدای چیەکەین ئەزانچی خۆی یەک شتێ ئەو مەسلەی تەحەدایە مەسلەی خۆی کاری هونەرمەند ئەوەیە پارێزگاری لە جوانی نەتەوەکەی بکە لە ڕێی هونەرەکەیەوە ئەنجا ئیتر تەحەداکە و چێ بێ ئەم سڵتەیە ئەو سڵتەیە لای من فەرق ناکە تێگەی ئیسا تۆڵی وەڵا ڕێگەم پێنا ئەخر من بڕوان بەوە نییە گەر تۆ ئیشێکی باش بکەی هەموو کەسێ هاوکاری دەکا ئەی من گۆڕستانی چراکانم بەچی کرد خۆ ئەمە 2010 کردووە وایان من ڕێیم وایە هونەرمەند ئەبێ پێشەوەی لەگەڵ هونەرەکە بە ئاستی ڕۆشنبیری سیاسی و
نەتەوەی لە مێشتیا بێ نجاکاری هونەری بکە ئەگەر وانە بێ هەر ئەوە دەرەچێت کە ئیستا هەیە باشە ببەخشن مامۆستایان لە زۆربەی کارەکانت لەبەرەوەی بەڕێز مامۆستا سەلاح بە ئەتوانین پێم وابێ ژاڵە ئێستا لە قاڵبی سەمفۆنیاشە کراوە باشە ژاڵە مۆسیقایەکی ناوداری سەلاح ڕەوفە کە ئەڵەی ژاڵە سەلاح ڕەوف کە ئەڵەی سەلاح ڕەوف یعنی ژاڵە ئەمە یەکێکە لەو کارانەی لە زۆربەی کارەکانی تریشتا هەندێک جار ڕنگدانەوە من بەڕای خۆم وەکو میوزیکژەنێک یان وەکو گوێگرێک یاخود وەکو گۆرانی بێژێک زۆربەی کارەکانت کە گوێ لێگری هەنێک لە زماتی ژاڵە ئەبینیتەوە لە ناو ئاوازەکانی ترتا ئەبێ وابێ ئەمە مۆرکی خۆتە یاخود ئەو ڕۆحی منە مۆرکی ئەو ڕۆحەیە کە لە مێشتی منایە بۆ هونەر بەڵام هەندێک جار توانیوتە سوود لە چۆنەڵی چەند لە زماتێ وەرگری بۆ نمونە خات و ئاشتی لایلایی بۆ کچەکەتە کرد ئەو لایلایەت وەرگرتووە بۆنی ڕۆحیم کردووە لەم هەوارە باری بەختیم کردووە لەم هەوارە ئەوە هی هونەرمەندی خوا لە خۆش بوو عوسمان عەلیە وایە؟ بەڵێ چۆنا هی بە ئەوە چیرۆکی وایان چۆن بووە؟ خۆی چیرۆکەکە دووسێ شتی لەگەڵایە خۆتە ئیساش ئاشتی لێم نابڕێتەوە ئەڵێ منیش لە ئاشتی خانم بیستووە بەڵێ منیش بلاهێنم ئەوە تۆ لە من تەلەلەم منیش نییە یەکسەر دەفتەرەکەی ئێرەم دەرێنا نۆتەکەی نووسیەوە ئەوەم تۆزەم نووسی ئیتر ڕۆحتم تەدەدەم لەگەڵ عوسمان عەلیە ڕێکەوتین ئەم کەلیماتەمانی بۆنی ڕۆحیم کردووە لەم هەوارە باری بەختیم کەسووە لەم هەوارە بۆنی ڕۆحیم کردووە لەم هەوارە باری بەختیم کەسووە لەم هەوارە ئەو دڵێکی ناسکا گوارەی دڵمی گرتووە ئەو دڵێکی ناسکا گوارەی دڵمی گرتووە چاودڵۆ پێشەو نێمە من بە دیاریم بردووە چاودڵۆ پێشەو نێمە من بە دیاریم بردووە بۆنی ڕۆحیم کردووە لەم هەوارە باری بەختیم کەسووە لەم هەوارە دەستە خۆش بە مامۆستایان دەستی ئاشتیخانیش خۆش بێ لەبەرەی ئاوازی ئەوە بردووتە ئێستا ئەو زەمەنە کۆپیڕایت هەبوایە حەقی بوو لەسەر تۆ داوای تۆمان کردا خۆ نام شتێکی کە منم زانین باسی شتێکی کەکی شتێکی کەی هینمان هەیە ئەوەش هەر لەحنێکی تریشی بردووە خۆی ئەوانیش لە عایلێکی فەنان بوون هەموو معلوماتی خاڵی باشترین عەزمعود بوو لە هەڵابجە ئەژیا لانە جۆلانەیە کرد عوسمان چوار هات بۆ لام عوسمان چوار وتی ڕاهی شاد بێ وتی ئەوە چیەکە وتم دیلانەیەکە وتی نەکەی دیلان نابێ بۆ دیلان شێتی کردم بۆ قسێ یعنی چی دیلان نابێ بۆ دیلان نابێ خەڵکی دیلانێ بکە وتم چۆتی شێری منە شێعرەکەی ئەمە هەر شێت بووم بۆ ئاشتی بخێنەوە یەکەم دێڕی میلەدیکی لێهێنا وتی ئەوە وا بکەی باشتر نێرگیز بووکی کوردستانە بەڕێستان مۆسیقاکەت بۆ کردووە ئەگەر هەڵە نەبم بەو زانیاری کە ئیزانم تەنها خەڵات کە ئەو فیلمەوەری گرت بێ مۆسیقاکەی بوو لەسوید بەڵێ ئەتوانی کورتەیەکی لەسەر ئەومان بۆ باسکەی لەگەڵ جعفەر عەلی ئیخراجی فیلمەکەیە کرد کە تەمان لە بەغا هین کرا مۆنتاژ و شتەکە کرا من بان کرام بۆ ئەوێ من چوومە ژووری مۆنتاژەوە یعنی ئەمە یەکەم جارە لە ستۆدیۆکی ئاوا گەورە کەس نەتوانێت دەستکاری ئیشی من بکە من تومە ئەوە بکەن جعفەر عەلی هاتووە ڕۆحی شاد بێ ئەویش بۆ قانونە ئەوەی مۆسیقای تەسویری دانێ بۆ فیلمەیان بۆ شتێک ئەبێ خۆی بێ لای ئێمە کە من یەکەم فیلمی کوردی بووە بە گەورەترین فیلمی عێراقیش حسابی بۆ کرا خۆ کەتواب لەگەڵ کاک شەماڵی عەبەڕەشا بۆ گوڵاڵە من و ئەو بە یەکۆ داماننا بەس من ئەموو با ئەو مۆسیقا لەوێ بێەوە لە عەلا کولی
من پارەی خۆم وەرگرتم 89 پێش ئینتیفاضەوەوانە ڕۆژێکیان ڕۆحی شاد بێ ئەویش لەبەر دەمی چاخانەی شعب وەختێکم زانی باسی حاجی مەکیەکەی ڕۆحی شاد بێ بەڵێ لە دوورەوتی شێخ وەرە وڵات چوونتم حاجیان فەرموو چێڵەوتی وەرە ئەو زەرفەڵە گێفانێ وتمەوە چێوتی تۆ بیخە گێفانێ هەڵی نەبچڕی وتم تخوا پێم بڵێ چێوتی نە تۆ دوایی ئەمە ساڵی چەند؟ 90 هێشتا ڕاپەڕی نەکردن هێشتا فلیمەکە برابوو بۆ هێن فلیمەکە برابوو بۆ سوید لەوێ عەرز کرابوو بەڵێ وەڵا پارەکەم کردوتمە زەرفەکەم کردە وەڵام پارەکەم کەم زێوەنە تەماشاکە 2000 دیناری تێ دوای پیانوتمتیان خەڵاتی باشترین فلیمی مۆسیقاکەی خەڵاتی باشترینی بۆ فلیمەکە وەرگرتووە پارەکەی ئیتر پارەیە یا هەر شتێکە من نایزانم بە ئەمەد نەبێتە درۆ بەس حاجیمەکی بەبێ هیچ شتێک ئەوەی بە هەدیە مۆسیقات بۆ هیچ فیلمێکی تر کردووە فلیمی نەڵێدا خۆم گۆرانەکەی وتووە لیفت و ستەی لیفت و ستەی یادگاریەکانی دایکم لێرە لەم غورباتەوە ئەترسم من گۆڕ غەریب بم بە تاسە و حەسراتەوە من یادگاری ئەنفالم دەروونم تێکشکاوە وەخاکی گەرمیانەکەم من دڵی تینم سووداوە من یادگاری ئەنفالم دەروونم تێکشکاوە وەخاکی گەرمیانەکەم من دڵی تینم سووداوە لەگەڵ یاد و یادگاری هێوەداژیم لێرە لەگەڵ یاد و یادگاری هێوەداژیم لێرە تەنها جەستم لێرەیە ڕۆحەم لە گەرما سێرە لە بەریتانیا کردمان وایە دەرهێنانی کاگاواتی عوسمان عەلی بوو ئاواتی پورزام بەڵێ خاڵێکتان نەکە زۆر پێخۆشەوە لە خاڵەزان مەمەڵێ پورزام ئاخر تۆ جۆم گیرە ئەمە نوکتەیەک هەیە مستەفا خوانە ناس لەوانەیە بیناسم مستەفای حاجاتێ بەڵێ ئەمە لە سلێمانیا بڵاوی کردوتەوە تێتی ئەربەت و شارە زۆر من و نالی و من و سەلاحی شەخرەوف و نالی تیا دروست بووە تۆ نالی خستۆتە ئەخیرەوە من و سەلاحی شەخرەوف و نالی تیا دروست بووە ئیسا ئەوات چۆ بۆ لای مستەفا و تێتی کاک مستەفا منیشی تیا من پورزای کاک سەلاحم منیش فەنانم و واخەریکم دکتۆرا خوێنم و باشترین فلیم هەیە و نازانم چیم هەیە تێتی ئەبێ شارە زۆر قەرار بە بەدەست تۆ نییە یعنی ئاوا دێ بڵێ ینی منیش لە هاوتای نالیم هەر بژین تەمەەن درێژ بنیا باشە مامۆساگیان ماوەی چەند ساڵێکە لە ناو سۆشەل میدیایە سەلاح ڕەوف بە بێدەنگی بێ ئەوەی چاوەڕێی هیچ دەستخۆشیەک و هیچ مکافەیەک بکە نۆتەی مۆسیقای گۆرانەکانە نووسێتەوە ئەی خاتە فەیسبووکەوە ئەمە بۆکەی ئەوە من شتێکم گێڕایەوە بە نوکتەشی نازانم بە سێزە شتی وایزانم پێم خۆش نییە بەڵام هەڵی گەرمەوە ضرورە ڕۆژێک کە گەڕامەوە کوردستان 2 ساڵ لەمەوە پێش برادێکی هاوتەمەنی خۆمە وتی ئەرێ هەر بە ئەسلوبێ ئەو نیە بەیەک ناڵێن کاک من بەوەڵەم فڵان ئەویش بە منەڵێ سەلاح سەلاح و خۆ دەنوێنی ئەو شتانە بە بەلاش بڵاوەکەیتەوە وتم بۆ وتی زمانی بەلاژ نەماوە وتم بەساقە میلەتی ئێمە نەناسراوە دەوری من و تۆ ئەوەیە ئیسا میلەتەکەمان بناسێن وتم ئیستا ئەوە کلیکێک لەسەر کۆمپیوتەرەکە و بکە بنووسە مۆسیقای مناڵانی هۆڵندی 500 گۆرانی نۆتەکەی یەتە بەردەستێ وتم تایسەکە نەزانم مۆسیقای ئێمە کامەیە نۆتەکانمان وتم من تەلەبە لە دانیمارکەوە تەلەبە لە ئەمریکاوە لە کەنەداوە تەلەبە لە ئوسترالیاوە تەلەفۆنم بۆکە مامەسای وەڵڵاهی ئەو ڕۆژە تقریبا پێش هەفتەیە لە بەلچیکاوە ئافرەتە تەلەفۆنی بۆ کردم مامەساجان بە قوربانی ئەو دەسە و بم ئەو نۆتەی تۆ مناڵەکەمی یەکەم کرد
مۆسیقای ژاڵی هینی لیاوە ئەی ڕقیبی لیاوە ئەڵێ توانە ئەمە مۆسیقای کوردیە زۆر عەزیمە ئەمە ئەڵێ خۆم مناڵەکەی من مۆسیقا زۆر باش لیا بەڵامی کوردی نازانێ بەهۆی ئەم نۆتانەی تۆ ئیسا مۆسیقای کوردیە ژەنێ بۆ خەڵک من چاوەڕێی ئەوە کەم یەک شتە زۆر گەورەتر لە پارە و لە من هەموو جارە لە هەموو مقابلەیە کاوتومە من سەربەرزم بەوەی کە باوکم نەیتوانیەوە کەسێکی ڕۆشنبیرم لێ دروستکە یا کەسێکی وەتانیم لێ دروست بکە بەس یەک سیفەتی فێر کردوم لە هەموو شتەکان مهمترە بۆ پارە چاوشۆڕی هیچ شتێک نەبم بۆ پارە مل بۆ هیچ کەسێ بۆ هیچ شتێک هەر بژیت مامۆستایان بۆ خۆی لە خۆیان خزمەتێکی زۆر گەورەیە تۆ ئەوەم و کارە بێ بەرامبەرەکەیت و هەڵێتە ناو فەیسبووکەوە ناو سۆشەل میدیا بێ ئەوەی داوای خەڵق ئەوە تا خەڵق پێی خۆشە من خزمەتی کەسانی نەتەوەکەمەکەم ئەمە ئیشی هونەرمەند وایە تۆ نادێ خزمەتی کە من مۆسیقا لێ ئێم تەنها بۆ گیرفانم بێ نا نۆتەکە ئەنووسم بۆ ئەوی هیچ نەبێ لە ڕێگەی نۆتەکانی منەوە خەڵک کورد بناسێ کورد ئێمە نەگمەتین نازانم بۆ من خەڵقی هەندی نازام خەڵقی نازام چی ئەناسم بەس کورد زۆر معلوم نییە ئەبێ ئێمە دەوری هونەرمەند و ڕۆشن بیر ئەوەیە کە پێناسەی میلەتەکەمان بە شێوەیەکی جوان شانی خەڵق بین بۆی بڵین شاناسی بە کوردایەتی خۆمانەوە وایە باش دەڵێن مۆسیقا یاخود هونەر ئەبێ یەکەم جار لۆکەڵی بێ خۆماڵی بێ پاشان جیهانی بێ بەڵام ئێمە یەکەم جار هەوڵە دەین خۆمان جیهانی بکەین ئەجا کورد بناسین تۆ کامیانێت پێ باشترە ئەزانچی تۆ خۆی لۆکاڵی چییە تۆ ئەبێ کە بچووی و تێ کوردی بە چاکت پانتۆڵە نەچی بڵێ من کوردم ئەمە نمونەیەکی بچووکە پێ دەڵێم تێگەی تۆچی بە تۆچی جسمی خۆت وەکو کوردیە پیشانەی ئەبێ بە جلێکی کوردیەوە من مۆسیقای کوردی پیشانێم بە سەمفۆنیەکانی مۆزارتەوە من نابم بە کورد تێگەی باشە بەڕێستان لە کەناڵە هۆڵەندیەکانە کە ئەسفەکەین بەجلی کوردی و ئەسفەکەیان خۆت داها قسەکەم تێنە گەشتی من لەوێ خۆوەلە وام کردووە بەڵام من باسی ئەمە ناکەم هەتاکو مۆسیقاکانی مشتەبای میرزادە و تا حەسەن زیرەک و تاکو فڵانکەس مابێ مۆسیقاکی عەرەبی لێ نایەم مۆسیقاکی تورک لێ نایەم مۆسیقاکی فارس لێ نایەم کورد من بە کوردی شتەکانەکەم بەخسەر ڕنگ کوچۆڵەکە بۆ مەسەلەی کوردینەکە بوو بەڵام ئەسفەکانمان بە ئەسفەکە ئەبێ من پێشەوەی سەمفۆنی بکەم ئەبێ ئیسا پێم وتیوتم ئەبێ جارێ فەنانی ئێمە پێناسەی فەنی نەتەوەکەی بکە ئەنجا گەورەیکە چونکە ئێستا ئێمە زەلامێ وتێتی وڵا کورد پەیژەی مۆسیقای نییە من بۆی ئیسپاتەکەم و بۆشم ئیسپات کردووە باشترین میلەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کووردە چ لەبارەی فۆرمی مۆسیقاوە وەکو بڵێ شتی فۆلکلۆری چ لەبارەی پەیژەی مۆسیقاوە چ لەبارەی کوالیتی دەنگی ڕەسەنایەتی مۆرکی کوردەواریەوە مادام باسەکەمان وان نزیک کردەوە لەو کارە من ئەم پرسیارم بۆ دواتر دانابوو بەڕێزت پرۆژێکی گەورەت بەدەستەوەیە وا هەستەکەم بە تەمای زەڵجەیەکی گەورە نەکخۆت چواردەوری یاخود هونەرمەندەکان ئیتر لە کورد بێ لە عەرەب بێ لە هۆڵەندی بێ ڕازی نین لەوە ئەوەی من بیستومە ئەو پرۆژە و کتێبە گەورەی بە تەمای بەڕێزت بیکەیت دای ڕێژیتەوە لەسەر مەقامات و لەسەر پەیژە کوردی و عەرەبی و شەرقیەکان هەمووی ئەگەر بکرێ با لە زاری جەنابتانەوە باسی ئەوەیە لەسەر بکەی من وەلو ئەمە مەسەلەی بەحسەکەم بوو بەڵێ کە پرۆفیسۆرەکە پێوتمتی باسەکە 800 لاپەڕێ 145 لاپەڕێی لابەرە دوای مناقەشەیەکەین بۆ ئاوتی ئەوە باسی ئەوەکە کە پەیژەی مۆسیقا کورد پەیژەی مۆسیقایی هەیە ئێوە بەشێکن لە عەرەب بەشێکن لە میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم نە مۆسیقای ئەمە جیاوازە وتی یەک نمونەی ترم پێ بڵێ جگە لە تۆ کوردێکم بینەی کرد منەکەم نیە بەسەر خەڵکەوە من بۆت ئیسپات دەکەم حتا نمونەیەکی بەسیتم هێنایەوە لەگەڵ هینەکە ئازرساز بوو وتی تۆ ئەڵێ ڕوبعەتۆن نییە وتم پێ دەڵم ڕوبعەتۆن نییە وتی چۆن بە چ منطقی ئەڵێ ڕوبعەتۆن نییە وتم تۆ ئازرساز نیوتی وتم سازەکە و گرە بەدەستەوە خەریب وەکو تووڕەبوونەوەوانەوە نییە کەسێکێ جوابی پێنارێتەوە بەڵام بەسلوبێکی کە قساکە وتی فەرمەوە سازەکە وتم نافەرموم چونکە من ئازرساز نیم تۆ خۆت بیگرە بەدەستەوە وتم تەلی یەکەمە ئەوەی خواری خوارەوانی سازەکە چییە وتی یعنی لا وتم ئێوتم پەنجەیەکەمت دانێ وتی ئەوتم چێوتێ بیبی مۆڵ
وتم أيدا بكما الربع هنا يبغى سير ربعك وای سێ چارەکە سارك وتم تولي وتم بدلم سير ربع وتي أوتا وتم سير ربع وتي نا وسير ربع وتم أي كامل سير ربع تنا وتم سير ربع نيوكي دوانا ربع الشيخ سنة ببسيان يا مامساگیان بەڕێستان ئەو تۆژینەی کە باست لێوە کردووە هەز ناکەی هەمان ئەو شۆڕشەیەکە لە سەردەمی باڕۆکە جان فیلیپ رامۆ کە دەستی پێکرد بەڵام لە سەرەتای ئەو کاتەیە کەس ئیمانی بە پرۆژەکەی نەهێنا آخر ئەو وتی ئەمە مۆسیقای کەنیسەیە ئەمە مۆسیقایەکە کە فەنی هەموو ئەوروپای کەپس کردووە نالێت تەتەور بکە نایڵێ پێش بکە نایڵێ فراوان ببێ ئەوە بوو کەنیسە کە گوێی کە زانیان ئاوا بیرڕای ئاوای هەیە پەلامارە نەبی کوژن ئەویش ڕای کرد لە فەرەنساوە ڕای کرد چۆ ماڵی جاماتلی ئەی تۆ ناترسی هەمان ئەو چارە نووسەر بەسەر بێ من دکتۆر بەرزانیاسین لە ئەوە دووسە جاری کرد گەڕامەتەوە ئەم قسەی تۆ لە بەدەی سەرا پێوتم ماچی کردم و مامۆستاجان تۆژینەوەکە و بەحسەکە و لەسەر ئەمەیە ئەی تۆش خۆ ئەزانی چیان لە جان فیلیپ رامۆ کرد وتم باش ئەزانم و قسەی حیاتیشم 50,000 خوێنەوەتەوە بەڵام من خۆم لە ئەسڵا ڕام کردووە کەس نێ ئەخر قەینا مامساگیان تۆ ئەو تۆژینە ئەوەی دەستی بۆ بێی مەمنوعاتی تەنها چۆنەڵی چەند ساڵی قڕنێ یعنی لە قەڕن زیاتر ئەمە ڕۆشتووە جان فیلیپ رامۆ پاژوا بزانم 10 ساڵ بۆ 20 ساڵ با خاتکارەکانی کردیشی مەبەستم وەیە ئیشەکەی کارەکەی جەنابیشتان تەسەورەکەم لە ئێستایا ڕەفز بێ تۆ جۆگرم ئێستا زەمانەکەی ئێمە زمانی کەنیسە نییە کە مسەیتر بوو بەسەر هەموو شتێکە کەنیسە وای کرد بوو خۆی نظامی بۆ مۆسیقاش دانا بەڵام ئاخر تۆڵی پیانوتم 150 لاپەڕێک لا بە ئەنج باسی ئەزای بۆ بزەبت ئەمە هینا خۆ من پێم من ئەم قسێ هین نیم یعنی ترسم لێ نییە و ئەشیکەم بەڵام کاڵن ئەمەی تۆ ئەمە قورسە ئەمە قورسە ئەمە قورسە مەسەلەکە ئەی باشە من وتومە ئێوەی شەرقی ئەوسەتی با نەڵم عەرەبیا بە نەڵم تورکیا بە نەڵم فارس ئێمە هەمومان دوای ئەوە کەوتوین وەختی خۆی زەریا بوو فارابی ئەم نەزەری کەنیسێ ئەم نیزامی کەنیسیان لە ڕێی ئەندەلوسەوە گواستەوە بۆ شەرقی ئەوسات یەکەمین بۆ مسر ئەنجا بۆ عێراق و بۆچی ئەوانە بە سەقەتی بڵاویان کردوەوە ئیسا لەوە سەقەتترە من برادری فەنان من دوێنێ و پێرێ لە جەریدا کردنەوە یەکێوتێتی مۆسیقای شەرقی ئەوسەت یعنی مۆسیقای ئێرانی مۆسیقای ئێرانی خەتەرترە بڵێ بۆ چونکە تەنها نەیکردەوە بە دوو چوارینە کردویانە بە گۆشە هەر پەیژەیەکی مۆسیقا سێ بەشە گۆشەی یەکەم و گۆشەی دووەم و گۆشەی سێهەم ئەمە خەتەرترین وەزعینە سێری کە من لە کتێبەکەی سەلیم الحلووە خۆی زەریاب و فارابی وان هین کردووە کە 1450 مەقامی مۆسیقی هەیە لە شەرقی ئەوسەتا دوای سەلیم الحلووە لە نا ئێمە 400 پەیژە مۆسیقا نزیکەی 400 پەیژەی مۆسیقامان هەیە دوای عەبدوڕەحمان چەبەقسی ئەڵێ نا 9 پەیژەی مۆسیقامان هەیە سەیری کە گەڕاوەتەوە بۆی کەنیسە ئەوەی کەنیسەش یەکێ لە سەقەتەکانی ئەوەیە کە هەر هینە مەسەر دۆ ڕێمی هەرێکە بە پەیژەیەک حسابی بۆ کردووە ئەی ئەوەی بەڕێستان نەکەنی سێونە ئەوەیە و کامەیانە سەریکە من چییە من هاتووم هەر نظامەکەی جان فیلیپ رامۆ باڵام من بە ئێشتا بە متەتەورتریش بڵێ بۆ ئەوڵێ ئێمە دوو پەیژەمان هەیە مێجەر و ماینەر ئەڵێم ئەمە نییە شتیوانە مێجەرتان هەیە تەواوە بەس ماینەر دروستکراوی سەر پلەی شەشەمی مێجەرە کەواتەیەکە لە زادەکانی نەوەکانی مێجەرە نەک دوو پەیژەی جیاواز بن چونکە مێجەر ئەرمەتۆرای مێجەر هی هەموو پەیژەی سەر پلەی شەشەمیش و سێهەمیش و چوارەمیش و پێنجەمیشە یعنی ئەرمەتۆرای ئەو دەلیلی پەیژەی مێجەرەکە هی ئەو چوار پەیژەی تریشە تێگەی من هاتووم ئەوەم کردو ئەوەشم بۆ باس کردوون کە پەیژە ماینەر دروستکرای مێجەرە نەک خۆی پەیژەی جیاواز نییە ئەمەم بۆ ڕاست کردوونەتەوە چونکە لە ئەوروپاژی سا هەروە ئێستاش هەروە باسیەکەن بەڵام من یعنی چۆن دروستکرایی مێجەرە خۆی هەموو مێجەرێک ماینەری نییە
بەس ئەو ئەوانە لێمە دوو هینمانەیە دوو پەیژەی مۆسیقامانەیە مێجەر و ماینەر گرە بە ساخم بە ئێستا تۆ دەوێت چی ڕاستکەیتەوە و چی بە هەڵەدانێ هی ئەوروپیەکان ئەوە لە دوای ئەوەی جام فلیپ ڕامۆ ئەمەی کرد هەر دوای فترێکی زۆر کەم ئەم هەموو قاڵ بە مۆسیقات جوانە دروست بوو وەکو کۆنسرت و وەکو سێمفۆنی وەکو سۆناتا وەکو هەموو قاڵ بە کانتاتەکان ویا بڵێن کۆراڵەکان و ئەم هەموو قاڵ بە جوانانە بەهۆی ئەوەیە کە ئەم نظامی پەیژەی مۆسیقای سەلیم کرد ڕێک و پێک کرد ئەم هەموو قاڵ بە جوانانە دروست بوو چونکە معلوم بوو ئەم پەیژە مۆسیقایە گۆڕانکاریەکانی چۆنە ئەنجا یەکێ لە هەرە مهمەکانی ئەوەی کە تەحویلی مەقام پەیژەیەک بۆ پەیژەیەکی کە ناحیە علمیەکەی ئەمە لە شەرقی ڕسەتان نییە ئەمە وەختی خۆی کە گواستیانەوە ئەنجا ئیسا من ئەو تەنها بۆ ئەوروپای کرد من ئیساهاتم بۆ شەرقم کردووە ئەڵم ئێوە یەک پەیژەتان هەیە مێجەرتان هەیە قەی ناخۆشی ماینەری هەیە بەڵام ئێمە دوو پەیژەمان هەیە دوو پەیژەی گەورەمان هەیە یەکیان مێجەرەکەی ئێوەیە کە عەرەب پێڵێ عەجەم یعنی غێری عەرەب تێگەی عەجەمی یعنی غێری عەرەب یعنی ئەمە بە پەیژەی خۆیانی نازانن عەجەم یعنی مێجەر بە پەیژەی خۆیان نازانن تەنها ڕاست بە پەیژەی خۆیان نەزانن عەرەب ڕاست تێگەی ئیسام نەڵم ئێمە عەجەمی مێجەریش و ڕاستیشمانەیە ڕاستی ژۆک و مێجەر وایە ئەویش بەیاتی هەیە هینی هەیە سێگای هەیە چوارگای هەیە حجاز هینی هەیە تێگەی هەر پەیژەیەکی ئایسا مەسەڵ بڵێن ڕاستیش وەکو مێجەر هینی هەیە دەلیلی مەقامی خۆی هەیە ئەرمەتۆرای خۆی هەیە ینی ئەنجا کوێنسەرکڵی خۆی هەیە ئەنجا وەکو پێم وتی ڕبعەتۆن نییە لەو چێ بەس لە ناوەکەیە ئێمە ئەڵێن ڕبعەتۆن پێم وابێ ئەوە هەڵەیە ئەگینا خۆی نەزارەکەی تۆ ڕاستە خۆی سێ چارەکە ناتۆ بگرە کاکە تۆ ئەبێت لە پەیژەیەکی مۆسیقا 24 نیوتۆنەیە ڕبعەتۆنەیە بێت ئەبێشتیوە وڵی ترن مامسا یان نازانم بەڕێستان بەحسەکەتان کردووە من بەحسەکەم نەخوێنێتەوە بەڕاستی کوردیپیدیا بیخوێنەرەوە لە کوردیپیدیا هەر 400 لاپەڕەکەی دیە 800 لاپەڕەکەی دیە 800 لاپەڕەکەی دیە بە 150 لاپەڕەکەی کە هۆڵەند داژەڵ لێ لای بە ئەوەشم جا کردوێتەوە ئەوەشم کرد بە پەیژەکانی مۆسیقای کوردی بەرجادامنەوە یعنی هەر بە قسە و کردن چێ بە عەکسی ئەوانەوە کردووە ئەوڵێن ئەوە فڕێبە ئەوی کە بێڵەرەوە من ئەوی کەم فڕیاوە ئەم مێشتێتەوە ئێمە ئەبێ ئیسپاتی پەیژەی مۆسیقای خۆمان بکەین ئەگەر وای نەکەین ئێمەش وەکو ئێستای عەرەب و فارس و تورکمان لێت بەس من قەناعەتم وایە بەڵام ئەوە مەزموعەیە کەس قسەیان کردووە ئەوانە من نەزانم خەڵکانی تێگەیشتوون وتویانە ئەوەی سەڵاحڕەف کردێتی 80 ساڵی ئەوێ تا قەڵقڵێتی منیش ئەڵەم پێ چێ تا چێتە ناو خەڵکەوە بەڕاستی بەسەخ من بۆ دووشت لە بەرچاومە نەبۆ گیرفان کردومە نەبۆ ناوی خۆم کردومە بۆ جوانکردنی باری هونەری میلەتەکەم ئەمەم کردووە خوای کرد ئیسا یۆهان سەبستیان باخ 100 ساڵە دەرکەوتووە ئەمە هی ئەو نەبووە هی جام فلێم ڕامۆیە تر ئیسا من لە بەحسەکە لەو نووسینان نووسیومە کە حەسەن زیرەک جگە لەوەی باشترین دەنگی کوردیە بووە ئەومە بەتواناش بووە شتی بێگانەشی هێناوە کردوێتی بە کوردی ئەنجا لە یەک دوو ئیشە تەنها بە مەسەلەی میلۆدیەکە ڕازی نەبووە بیکوردێنێ بە شعرەکانیشی کوردانوە بۆم بڵێ تۆزە غەنیلی شوای شوای غەنیلی و خوداینای بۆم بڵێ تۆ ناوان تۆزەیە هەوری لەم ناڵۆزایە مای دەستخۆشی و شانازیە ئەوە ئازاریە ڕاستەکەی ئەوەم گوێ لێ بۆ بە ئازاریش گەم لێ بۆ چەند کوردیە هەرچی نەمەتی بڵێ بۆ حەسەن زیرەک لە مەجای دەنگە ئەوە خو با پێ بڵم ئیشی هونەرمەندەکانی ئێمەیە سبەینێ من ئەلەم مەسەلەی پەیژە و مەیژە و ئەوانە ببمەوە ئەسمە گیانی دەنگی حەسەن زیرەک جانم هەرچی وتووە هەمووی تەحلیلەکەم هیوای تەمەند درێژەی بۆ خوازم مامسەگیان ئینشاءڵڵا بتوانێ ئەوە پرۆژێکی زۆر جوانە ئەنە بەڕاستی ئەوە خزمەتینەتەوە کەمانە لە مێژووی بەڕێستا ئەوەنەی من ئاگدارم و لەسەر جەنابتان خوێند بێتمەوە کاری ئۆپەرێتیش بۆ مناڵانیشی کردو بڵێن وەکو مۆسیقاکەی مەسەن بڵێن گورجی بێشەوە دەکەم هەم عێراق هی مناڵان
داپیرەی دانا یەکەمی هەموو عراق بووی مناڵان لەگەڵ کێە لە دەرهێنەرەکانە کارت کردووە کە تۆ کارت بۆ مناڵان وڵات کردووە زۆربەی ئەسمان چاوار بوو ڕۆحی شاد بێ ڕۆحی شاد بێ ئەرەوەڵا بەس ئیخراج تەنها لەگەڵ چێواری مەزناق لەگەڵ شت کردووە ئەرەوەڵا وەکو بەڵێ ئەرەوەڵا وەلو لەگەڵ کەسی کەش کردومە بەڵام وەکو هی مناڵان لەگەڵ عوسمان چاوار و کەمال سابیری شافو ڕۆحی شاد بێ ڕاستەکەی دوو کەسی زۆر جوان مامۆستاگیان لە هەندێک جار کە یان لەو سەردەمەیە کە کارتان بۆ دراما و بۆ شانۆی کردووە ئاوازەکانتان داوە هەر بۆ ئەو ئەکتەرەی ناو شانۆکە بۆ نمونە کاکشەماڵی عەبەڕەش ئەمە لە نەبوونی گۆرانی بێژ بوو یاخود شانۆکە وای دەویست یان دەرهێنەرەکە وای دەویست ئەبێ ئەو کەسە ئەو گۆرانیە بڵێ ئەمە هەردووچیان جایزە هەردووچی جایزە بەڵام بۆ تۆ کامیان بوو بۆ من هەردووچی بوو بۆ من مەسەڵەن بڵێن شەماڵی عەبەڕەش کە من ئەو ئیشەی جیاد دڵپاکم کرد بڵێن نیوە شەوە دنیا خامۆش کات لەسەر خۆ تێپەڕێ ببووە مامۆستاگیان لە با لە پرسیارەکە حەزم کردەوە وەکو یادگاریەک لەبەری کاکشەماڵە گۆرانەیەکی سەرەتا وتووە پاشان دوایی تۆمارە هەرچەنە لە تا لە پەیمانگای بووین زۆر یاد بە گۆرانی بێژان کەسێ بەدڵ نەبوو باش بسپاسۆخات دەنگی منە بەدڵ یاد بە من لە هەمووشیان وتیان لێت سەرنەوە ئایا خدەخۆ من تەبیعەت بووە ئەزانم خۆ لەبەر یەکشتەوە نییە لەبەرەوەی تۆ نازان بڵێم چی نە ئەزانم لێ تێگەم لەبەرەوەی ئەوەی کەوتێ ئێستا کەوتی لە ساسە بەدڵم بوو لە ساسە خزمەتی ئیشەکەی منیە کرد لەبەر ئەوە تۆماڵ بژاردووە لەوانەیە گەرێکە لە تۆ باشتری بووتە تۆشم سەنایەتەوە بەم وایە تەبیعەتی من هەروە بوو ئەو وەختی کە من ئەو گۆرانیەم ماوە بە شەماڵی عەبەڕەش دوو شتی زۆر مهمە بوو یەکەمین من ڕازی بووم لە دەنگی شەماڵی عەبەڕەش دووەم خۆشی مەسیرە سەرەکیەکە بووە تێگەی خۆشی مەسیرە سەرەکیەکە بووە لەبەرەوە لە هەم دووسەرەوە من قازاندم ئەجین خۆ مەسرحیم کردووە لە کابێ لەگەڵ جێهاد دڵپاکی ڕەحمەتیش کارت کردووە ئەچۆن لەبەرەوەی ئەمە ئەم گۆرانیە هۆنراوەکەی هی بەڕێزیانە بەڵێ ئیخراجەکەشی خۆیەتی باشم مامۆستاگیان هێندەی ئاگادار بم کاری دڵشاد مەریوانی ڕەحمەتیشت کردووە ئەوە هێن بوو ئەخر ئیسم ئەوە بڵێم ئەوەش یەکەمی عراق دەرچوو ئەوەش یەکەمی عراق چی کارێک بوو ئۆپەرێتێکم کرد ئۆپەرێتەکە یەکەمی وەرگە لە عراق ئەویش هی دڵشاد مەریوانی بوو دڵشاد مەریوانی بەڵام ئەخیر جاریش من بووین بە سەرباز ئەوە نییە هەشتاکان ئەخمە دوای ڕام کرد چوون بۆ سوید ئەوەم بۆ ژێڕایەوە هی کە من ئەو مانگەی کە عەسکەر بووم ڕۆشتین بە جلی عەسکەریەوە چوین بۆ حەمام ئێمە لە حەمامەکە بووین بوو بە تەقڵ بووانە لە کەرکووک لێوە هاتینە دەرێ زەلامە پێوتن تیجلی عەسکەریتان لەبەرایە بڕۆن دەرێتان کوژن من جلی پانتۆڵم لەبەر بوو لەگەڵ چاک کراسێکوانە و جلە عەسکەرەکانم ڕۆشتم لەگەڵ یەک دوو کەسێکە ڕۆشتین لە دوورەوە مناڵێکی بچکۆلەم بینی یعنی لەوە چێ لەوانەی کە زۆر تازە پێیگرتووە بەردی لە دەسا بوو هەر عەسکەرێ بڕۆشتا یەک بەردی تێگرت واش زۆر بەقووەت بوو تێگەی گەڕا بۆ بەرد بۆی بیگرێتە عەسکەر ئەمە لە تەبیعەتی ئەو مناڵە من هاتم ئەمەم بۆ دڵشاد مەریوانی گێڕایەوە بەڵێ بۆم گێڕایەوە ڕۆحی شاد بێ ئەو بە چاوی هاتە خوارێ ئەوەی کرد بە هۆنراوە هەر قوربانی چاوەکان بم لە ئێستاوە وەک دوو زەریای پان و بەرین گەمی غەمی گژجیانیان پیاوەستاوە کچە شیرینەکەی بابە لە ئێستاوە پێشبەرگەیەکی بەرگریت هەر کەسێ بێتە کۆسپێڕێت تەعیانەکەی قوربانی دەست و پەنجە بم قوربانی ئەو شەی ئەوەش قوربانی دەستی ئەوەش بم دەمی ئەوەش بم کە وشەی تەعی داهانی گیانە چۆرکەی پیاوان سەیان ئەمە کێوتێتی کرا بە گۆرانی کرا کوڕێک لە ئەو وەختە من کە کۆمپانیای کوردستان ئیشم تیا کرد مدیری بەشی مۆسیقاوانە بووم کوڕێک لە سویدەوە هاتەوە بیان بە ناوەکەی بەڕاستی ئاوازەکەی بیر ماوە ئەی چۆن ئادەی گوێمان لێ بێ یەکێکە لەو ئاوازانەی کە لە ژیان بە من اعتیزازی پێواکەم پێم وا بێت لە پەیمانگای عەزفتە کرد قوربانی چاوەکانێ بم تێرێرێن ئێستاوە
وەگرو زەریای پانهوبەرین 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 گەمیەی غەمی گرجیانیان پیاوەستاوە لە ئێستاوە ڕاستە شتێکم لە بیرە کچە شیرینەکەی بابە لە ئێستاوە بۆ نوێ ناکەیتەوە مامساگیان هەم وەکو گوڵاو پرژێنی ڕوحی دڵشاد مەریوانی شەکەیت وازانم مۆسیقاکەشیم بەبێ دەنگمەوە ئەڵێ چی بۆ بنێرم وەڵا هەزار جار مامساگیان بۆ نابەجددی ئەو ئاوازانە گوناحە ون من ئەو یەکێکە لەو ئاوازانەی کە بەڕاستی خۆشمێ بەڕاستی ئەزەنجی من یەک تەبیعەت کابێ یعنی ئەو ئاوازەم بۆ نێری هیوادارم باشە ئەوە شاید بنبینەران ئەوە لە پرۆگرامایە وعدی یابێ هۆنراوەی دڵشاد مەریوانی شەهید دڵشاد مەریوانی ڕۆحی شاد بێ ئاوازی مامسا سەلاحە هەرچەندە وتراوەتەوە بەڵامەوە لە زاری خۆیەوە زۆر بڵاو نەبووەتەوە طبعا ئەم شعرە لای کەسیان نییە من یەک تەبیعەتیشم هەیە نەزەمەسیەک ئەسەکەی هەر شعرێکم خۆش ویست بێ بە دوو جاراتۆتە بەرم ڕاستە پاش ئەخر خۆت لە ناوەڕاستی چیرۆکەکەیەوەی کە ڕیاوە زۆرینێ کوڕاڵەکانی تۆشتی لە دواوە بوو قەڵای دەمدەم باسی ئەوە کە چۆن زمانی قازی محەمەوانە چۆن ڕوخێنرا بەهۆی جاشەوە باشە لەحنەکەش ێزانەمەڵیتەوە یان بیرێتەوە ئەنەوەڵا دەیتخوا خۆم کۆرز بوو مسۆڵەشم تیاوە لێلێ دمدمە لێلێ لۆلۆ دمدمە لۆلۆ لێلێ دمدمە لێلێ دمدمە لێلێ دمدمە لێلێ لۆلۆ دمدمە لۆلۆ دمدمە لۆلۆ دمدمە لۆلۆ لێلێ دمدمە لێلێ دمدمە لێلێ دمدمە لێلێ لۆلۆ دمدمە لۆلۆ دمدمە لۆلۆ دمدمە لۆلۆ قەڵاکیژی خانومانی چاو باکلی قەد لاولاوی نەنە سەری شۆڕە سەری داواتە دەستی هەور ئەگری جەکاری دابێنێ گۆرانی مناڵەکانی فاتیکان پەیامێکی زۆر جوانی لە دواوە بوو هەرچەنە ئێمە ویسمان نامەیەک بنێرین وەکو هونەر نامەیەک بنێرین بۆ پاپای ڤاتیکان پێم وابێت یەکەمین خانمە گۆرانی بێژ بووم ئەو کاتە هێشتا بەخۆم بێسەش ڕەنگە لەوانەیە بەخۆم ناڵێم هونەرمەند تەنانەت تەسویرەکە وای پێویست بوو بچوونایەتە ناو کەنیسەوە بیرمێ و کاتەش زۆر مۆدێلی جلوبەرگ و شتانە نەبوو ئەو بلوسەی کە لەبەرمایە لەویا ئەو ڕۆژەوتان ئەو جلە بە ئەمەل نایە بڵێن بۆ لەگەڵ باگراوندی کامێرەکە ڕێناکە و بلوسەکەی لانەیان داکەن کردیانە بەری من ئەو کلیپەمان پێ دروست کرد ئەوەی ئەو ڕۆژە کارێکی زۆر جوان بوو بەڕاستی یادەوەرێکی زۆر جوانی لەگەڵمانە جێهێشت مامسەگیان ئێمە هاتینە کۆتایی بەرنامە زۆر سپاس بۆ هاتنە دووبارە دواوتە دەستان خۆش بێ هەمووتان بەگشتی هەموو بەڕاستی ئەهلی ئەم کاران کە ئەیکەن ئەمە جارێکی دەگمەنەکە من بەم جۆرە چاوپێکردن لەگەڵا کرێ ئەوەی کە خۆم بمەوێت لەوە ئەچوو من خۆم لە ئەسڵا لەگەڵت دان بنیشت بم ئەم پرسیاران لێ بکەی بەڵام وانە ئەوەی کە من لە ناخمایەوە ئەوەی کە من هەوری بۆ ئەم کە ئەبێ پاشە ڕۆژی مۆسیقای کوردی چی بێ تۆ لێەوە هاتی لەگەڵ من ئەوم زۆر پێخۆش بوو ئەوەم تێگەیشتم کە تۆ لە فەنەکە چەندێک شارەزایی لە فەنەکە چەند بە دوای پاشە ڕۆژی جوان ئاگەڕی بۆ هونەر و هونەرمەندان زۆر سوپاس و دەستێموتان خۆ مناڵەکان